شاری سلێمانی لە ساڵی 1984 واتە بەر لە 236 ساڵ لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە ئاودان کراوەتەوە. ئیبراهیم پاشا شارەکەی بە ناوی باوکیەوە سلێمان پاشا ناوناوە. لەو کاتەوە سلێمانی جگەلەوەی دەبێتە پایتەختی میرنشینی بابان لە هەمان کاتدا دەبێتە مەڵبەندێکی بازرگانی و ڕۆشنبیری ناوچەکە. هەڵکەوتەی جوگرافیایی سلێمانی دەکەوێتە ڕۆژهەڵاتی کوردستانی باشوور. سلێمانی لە باکووری ڕۆژهەڵاتەوە بە زنجیرە شاخی ئەزمەڕ و گۆیژە و قەیوان دەورە دراوە. لە باشووریشەوە بە چیای بەرانان و لە ڕۆژهەڵاتیشەوە دەشتی شارە زوور دەست پێ دەکات. لە ڕۆژ ئاواشەوە شاخی تاسڵوجە دەبینرێت. شاری سلێمانی 853 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ئاو کەشوهەوای لە زستاندا سارد و باراناویە و هاوینیشی وشک و گەرمە. لە ساڵی 1922 تا 1924 شاری سلێمانی پایتەختی دەوڵەتەکەی مەلیک مەحموود بووە. هەروەها شاری سلێمانی جگەلەوەی لانکەی ڕۆشنبیری و تێکۆشەران بووە، مەڵبەندی هەڵگیرسانی چەندین شۆڕش و ڕاپەڕین بووە لە مێژووی کوردستاندا. پێشتر شاری سلێمانی لە 6 گەڕێکی سەرەکی پێکهاتووە، ئەوانیش کانی ئاسکان، گۆیژە، مەڵکەندی، سەرشەقام، چوارباخ، دەرگەزێن، گەڕەکی جوولەکان. هەروەک یەکێک لە شوێنە بەناوبانگەکانی سلێمانی بەردەرکی سەرایە. ئەم سەرایە لە ساڵی 1926-1928 لە سەنتەری شاری سلێمانی بنیاتراوە. چەندین جار کاری چاکسازی تێدا کراوە. ئێستاش لەلایەن پارێزگای سلێمانی و بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی بۆ گەڕانەوەی شێوازی ڕەسەنەکەی نۆژەن کراوەتەوە تا بکرێت بە مۆزەخانەیەکی مێژووی و سیاسی و نەتەوەی شاری سلێمانی و شانازێکی ڕابردووی ئەم شارەی تێدا دەپارێزرێت. شاری سلێمانی لە لای خەڵکی کوردستان بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە، چونکە هەمیشە ئەم شارە پێشەنگ بووە لە داهێنانی ئەدەبی هونەریدا کە زۆربەی زاناکان و شاعیر و نووسەران لە شاری سلێمانی ژیاون کە بوونە بە بەشێکی گرنگ لە ئەدەبی کوردی هاوچەرخ لە کوردستاندا. ئەم بوارە بەرفراوانە ئێستاشی لەگەڵدا بێت، سلێمانی تێدا پێشەنگە. یەکێکی تر لەو بوارانەی کە سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری ناساندوو ئەوەیە کە یەکەم چایخانە کە لە کوردستاندا کەوت بێتە کار لە سلێمانی بووە. یەکەم ڕۆژنامەی کوردی لە کوردستان دەرچوو بێت هەر لە سلێمانی بووە. هەروەها زانکۆی سلێمانی یەکێکی تر لە سیمادیارەکانی بواری ڕۆشنبیری سلێمانیە. ئەم زانکۆیە بۆ یەکەمین جار لە ساڵی 1968 دامەزرا و لە ساڵی 1970 ڕژێمی فاشیستی عێراق ئەم دامەزراوە ئەکادیمی ڕاگواست بۆ شاری هەولێر و ناوەکەشی گۆڕی بۆ زانکۆی سەلاحەدین. بەڵام لە ساڵی 1992 جارێکی دەرزانکۆی سلێمانی دامەزرێنرایەوە و تا ئێستاش گەورەترین کەمپی زانکۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سلێمانی دروست کراوە. شاری سلێمانی لە پاش ڕاپەڕینی ئازاری 1991ەوە فراوانبوون و پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆی و دیوە و بە ئارامترین و جوانترین و پاک و خاوێنترین و سەوزترین پارێزگاش دەژمێردرێت لە عێراقدا. بەو هۆیەوە لە زۆربەی پارێزگاکانی دیکەی عێراقەوە خەڵکانێکی زۆر ڕۆیان تێکردووە و بۆ بە پەناگای ئەو هاوڵاتیانەی کە لە خواروی عێراق و ناوچەکانی ناوەڕاستەوە ڕوودەکەنە هەرێمی کوردستان. هەروەک لە ڕووی گەشتیاریشەوە چەندین ناوچەی گەشتیاری لەخۆگرتووە کە ساڵانە هەزاران کەس ڕووی تێدەکەن.